ماوەی چەند ڕۆژێکە کارمەندانی کۆمپانیای گارێکس کە کاریان پاکەوانیە مانیان لە کارەکانیان گرتووە و ڕێژەیەکی زۆری زبل و خاشاکی ماڵان کۆبووەتەوە. لە 15 حوتی ئەم ساڵ کۆمپانیاکە گرێبەستی لەگەڵ حکوومەت تەواو بووە، تەنها بەزارێکی بەڵێنی نوێکردنەوەی گرێبەستی کۆمپانیاکەیان داوە و ماوەی 2 ڕۆژە کۆمپانیاکە کارەکانی ڕاگرتووە و زبل و خاشاکی ماڵان کۆ ناکەنەوە. سەرۆکی شارەوانیش دەڵێت لەسەر خەتن بۆ چارەسەرکردنی کێشەکە و بەهۆی نەبوونی ئامێر و کارمەندەوە تەنها دەتوانن خاشاکی کۆبووی ناو بازار لا ببەن. ئێمە بە شێوەیەکی بەردەوام لەسەر خەتین بڕیار وایە ئەمڕۆ تاکۆم سبەینێت چارەسەر بکە. ئێمە بۆی حاڵەتی ناوبازار بۆ شێوەیە نەبێ ئەمڕۆ لە هەوڵین تۆزێک ناوبازار پاک بکەینەوە، بەڵام بۆ ماڵان ناتوانین لەبەرەوەی سیارە هیچ سیارێکمان نییە کرێ کارمان نییە، ئەوەشی لە ناوبازارێکن بە شۆفڵ و گەڵابێ خۆمانە. بە هیوام هاوڵاتیان لێمان تێبگەن ئەم 1-2 ڕۆژە کێشەی ئیداری و گرفتی دارایی هەیە، هاوکارمان بن خۆڵ و خاشەکانیان بە شێوەیەکی وەها لە بەردەم ماڵەکانیانە کۆ نەکەنەوە کە ئاژەڵ بڵاوی کاتەوە یاخۆ مناڵ دەستی تێوەردا لە پێناو پاراستنی ژینگەیە. هاوڵاتیان بە ناچاری زبل و خاشاکی ماوەی 2 ڕۆژیان فرێ دەدەن. ئەوان دەڵێن پێویستە گرفتی کۆمپانیاکە هەرچی زووە چارەسەر بکرێت، چونکە لە ڕووی ژینگەی و تەندروستیەوە مەترسی لەسەر هاوڵاتیان دروست دەکات. پیسوەخلی و زبل و فەزڵات لە ناو شارە بمێنێتەوە حتمەن جێگەی مەترسی و بڵاوبوونەوەی نەخۆشیە. بەڵامی تر ئینسانەکرد خۆی بیەوێ توانێت بڕێکی زۆری کەم کاتەوە. هەرچی کۆڵانە گشتی پڕە وەڵا داواکاریمانەوەسانە معاشیان بێنێ و بابێن شەخەڵەکە بڕێن و کۆڵانەکان پاک و پختەکەن و کۆمپانیاکە ماوەی 3 ساڵا گرێبەستی لەگەڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاری امزا کردووە، بەڵام 2 مانگا گرێبەستەکەی نێوانیان کۆتایی هاتووە و حکوومەت گرێبەستەکەی تازە نەکردوێتەوە. ئەگەرچی لایەنە پەیوەندیدارەکان لەسەر خەتن بۆ چارەسەرکردنی کێشەکە، بەڵام مانگرتنی کارمەندانی کۆمپانیاکە و کارنەکردنیان دەبێتە هۆی بڵاوبوونەوەی ڕێژێکی زۆری زبل و خاشاکی ماڵان و مەترسی تەندروستی و ژینگەیی دروست دەکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.